ئەو فترەی کە لە شار بووم وەکو پێشتر بووم باس کردی بە سەدان وتارە نووسیوە من بۆ بڵاوکراوەکانی یەکێتی بۆ ڕادیۆکەی یەکێتی بۆ بڵاوکراوەکانی کۆمەڵە. کاک نووشیروان بەڕاستی ئەوەی کە من معجبی بووم و زۆرتر وە دوای نووسین و تێکست و دەقەکانی دەکەوتم ئەویش ئەوە بوو کە لە ڕووی دەق و نووسینەوە کاک نووشیروان پسپۆڕێک بوو لە بواری ڕۆژنامە نووسی لەباری داڕشتنی دەقی ڕۆژنامە نووسی کە بەداخەوە ئەو دەور و زەمانەی ئەو جورە پسپۆڕایەتێ لە ناو ڕۆژنامە نووسەکانماندا زۆر زۆر کەمە. بێجگە لەوەی ئەو بۆ خۆی هەنگاوێکی زۆر زۆر بیوێرانە و بۆنی ئۆپۆزیسیۆن بوونی هەر لە شێستەکانەوە لە گۆڤاری ڕزگاریدا ئەگەر ئێوە بچن سەیری بکەن دەبینن کە گۆڤاری ڕزگاری یەکێک لەو گۆڤارانەیە کە ئەو زەمانی بە زمانێکی ئۆپۆزیسیۆن بە زمانێکی دژی سەرکردایەتی ئەو کاتی شۆڕش گۆڤاری ڕزگاری دەرکردو لەگەڵ هاوڕێکانی و لەو دەمیشەوە کاک نووشیروان توانیوێتی کە جێپەنجەی هەبێ لە کاری ڕۆژنامەگەری کوردیدا. دواییش هاتووە ڕۆژنامەکانی سەردەمی سمکۆی، سەردەمی شێخ مەحموود، سەردەمی کۆمەڵەی ژێکاو، سەردەمی قازی محەممەد و سەردەمی شۆڕشی ئەیلولوانەی هەموو هەڵسەنگاندووە و لێکی داونەوە و بەڕاستیش ڕێیەکانی قسەکانی جێگا و ڕێگای خۆی هەبوو کە دەبێ بەهێند وەرگیرێت. کاک نووشیروان لەباری ڕۆژنامە نووسیەوە ئەگەر ئەمن بوێرم بڵێم بەڕاستی زۆر زۆر لە پێشتر بووە لە کاری سیاسی چ لە قەڵەم چ لە نووسین چ لە جێڕانەوەی مێژوو و چ لە کاری ڕۆژنامەوانیدا. وانەیە کە لەژێر سایی بەعسیا پەروەردە بوون زۆریان تقریبەن لەگەڵ خۆیانە بەڵێنەریت و کولتوری باسییانێ ناوەتە ناو ئێمەوە. ئێمە پێمان چارەسەر نەکرا تا حدێک نتوانانی وانە چارەسەریکەین و نێدم وایە لە دوای دڵخانی ڕژێمی عێراقی ئەو کولتورە بە تەواوەتی لە ڕێگ و ڕووشە دەبێت. کاک نووشیروان ئەوەی لە دژایی تەمەنی و هەر لە گەنجێتیەوە دەو ئاخراندا ئەوەی کە مێژووی ڕۆژنامەگەری کوردی نووسی لە دوو جاردا دووبارە چاپی کردەوە ئەو زۆر زۆر ئاوری داوەتەوە سەر مێژووی 100 ساڵی ڕابردووی ڕۆژنامەگەری کوردی و پێشتریشی هەر لە دیوی ڕۆژهەڵاتی کوردستان هەر لە دیوی باشوور هەر لە پیرەمێرد و هەر لە ئەوانەوە و ئەو جات بۆ خۆی لەباری مێژوویەوە کە کاری ڕۆژنامە نووسی کوردی شەنوکە و کردووە و لێکی داوەتەوە و پێشکەشی کردەوە. ئێستا دوو کتێبی هەیە لەسەر ڕۆژنامەگەری کوردیدا و بێجگە لەوەش لە یادداشتەکانیدا و لە بیرەوەریەکانیشیدا هەر باسی ڕۆژنامەگەری کوردی کردووە لە زۆر قۆناغی جیاوازدا. پێشووی بناغی ڕۆژنامەی دانا کە بەڕاستی جێپەنجەی ڕۆژنامەش لێرەدا نابێت لە یاد بکرێت کە لە سەردەمێکدا ڕۆژنامە لەدایک بوو کە ڕۆژنامەی ئەهلیمان هەبوو وەکو هاوڵاتی و وەکو ئاوێنە وەکو لێڤین و ئەوانە، بەڵام ڕۆژنامەش دەست بەجێ بە سورعەت چونکە هێمایەکی کاریزمایەکی وەکو کاک نووشیروانی لە پشت بوو هات توانی خۆی لە نێو ڕۆژنامەی ئەهلی و ڕۆژنامەی ئازاد و ڕۆژنامەی ئۆپۆزیسیۆندا جێ بکاتەوە. دواتر سایتی ئلکترۆنی دانا بنێوی سایتی ڕێفۆرم ئەگەر لە پێش سپەیدا سایتێکی دانا کە هەموو هەنگاوێکی دوور و درێژی بە یەک هەنگاو دەست پێ دەکا، شتێکی ئاوە بە ڕێگای هەزاران فەرسەخ بە یەک هەنگاو دەست پێ دەکا و بەڵام بۆ ماوەیەکی کورد بوو. دواتر تەتەوری پێدا و سایتی سبەی دانا کە بە خۆشەوە ئێستاش سایتی سبەی ماوە و دواتریش خۆی گەیاندە ترۆپکی خۆی کە تەلەڤیزیۆنی کێنێن بوو لە سەردەمێکی زۆر زۆر مهم زۆر لەباری ڕۆژنامە نووسیەوە زۆر کاری پسپۆڕانەی دەکردوە، دەیزانی چۆن دەقدا بڕێژێ، دەیزانی بە کەمترین وشە زۆرترین مانا ببەخشە بە خێنەری خۆی. وەوە لە کتێبەکانیدا کە لە ساڵانی 1970دا دیتان کە هەر لە مەسەلەی کورد و عەجەم لە گەمەی سۆڤێتیدا بە تایبەت لەسەر جمهوری مەهاباد، دواتر کورد و عەجەمی
بڵاو کردەوە دواتر لە کەناری دانوبەوە دواتر لە خولانەوە بە دەوری بازنەیدا پەنجەکان یەکێش ئەتۆگە ئەوانە چاو لێ بکەی وەکو نووسەرێک و ئەدیبێک بۆ دەردەکەوێت کە ئەم کابرایە بەڕاستی ئەو مرۆڤە بلیمەتێکی سیر بۆ لە داڕشتنی دەق و ڕدێڕ و گەیاندنی کاری ڕۆژنامەنووسی. کاگنوشیوان کاتی خۆی لە 2023 کوتی عەلیە تۆ ئێستا وڵاتی خۆمانە و ئیمکاناتی پارە و چاپخانەمان زۆرە ئەو ڕۆژنامانەی کە پێکەوە کۆمان کردوێتەوە ئیر جمهوری مەهاباد سەردەمی ڕۆژانەی مەهاباد تێڕێ ئاغا عەلی تۆ بۆ ئەو ڕۆژنامانت بۆ نایەتەوە وڵی تورک ناهێڵێ کاک نەشیروان زۆر وەزە خراپە لە ئەمە ئەو دەم سەفەرەکانمان ئاوا بوو دەهاتین بۆ ئیستانبول لە ئیستانبول دەچین بۆ دیاربەک لێوەڕا بە تاکسی ئەو لاولا دەهاتینە سەر سلوپی لە سلوپی ڕایتر لە ئەو سنووری برایم خەلیل زۆریان ئەزێت دەکردین بەڕاستی تورکەکان شتیان پێفڕە دەداین کوتم وڵایزە حەول دەدەم ئیتر لەگەڵ ئەو خێزانم تەواوی ئەو کوردستانانەی کە کاگنشوان دابوومیەوە مەجموعەیە کاک ئەمیری حەسەنپور و مەجموعەیە کاک حەسەنی قازی و مەجموعەیەکیش بۆ خۆم هەمبوو تقریبەن دەیکردە 670 دانە ژمارە هەموم لە بنی جانتایدا بۆی دروم و هێنام لە سلوپیش ڕەتم کرد و گەیشتینەوە سلەیمانی تەلەفۆنم پووکتم کاکس نەشیوان 70 ژمارەم پێیە ئیتر زۆری پێ خۆش بووکتی بە ئەوانە لە ناو نەچن بکەوتە دەستی خێنەر و لێکۆڵەری کورد و ئەوانە و ئیتر ئەوە بوو دوو برای بۆ نارد بۆ لام ئەو دەم لە 2023 لە گەڕەکی فیلکەی خاڵە حاجی ئەوانە کاک ڕەفیق ساڵح و سەدیق ساڵی 2004 لە ڕێی کاگنۆشیوان مستەفا ئەمینەوە کاک عەلی کەریمیمان ناسی کاگنۆشیوان پێشنیاری کرد کاک عەلی ئەو ژمارە کۆپیکراوانەی کوردستان بێنێتەوە بۆ وڵات تا پێکەوە خەریکیان بین و ئامادەیان بکەین بۆ چاپ ئەوە بوو کاری ڕاست بێت بە چەند جارێک هەمووی هێنایەوە ئەو کاتە تازە بنکەژین دامەزرێن نابوو بۆیە وا بڕیاردرا وەک بەرهەمێکی بنکە لە چاپ بدێت هەتا بانگەوازێکی سێقۆڵیشی بە ناوەکانی عەلی کەریمی ڕەفیق ساڵە سەدیق ساڵەوە لە ڕۆژنامەی کوردستانی نێوگۆڤاری مەهاباددا ڕۆژنامەنووسی گۆڤاری سندیکای ڕۆژنامەنووسی کوردستان بڵاو کرایەوە. کاک ڕەفیق ساڵح و سەدیق ساڵح دوو برابوون ماڵیان ئاوا بێ خەریکی بەڵگەنامەی مێژوو شتیوا بوون و کاگنشویان زۆری دەعم دەکردن زۆری پاڵ پێوە دەنان زۆری تەشویق دەکردن کە کاری ئاوا بکەن بەڵگەی و ئیتر خۆیان لە سیاسەت نەدەن بەڵکو و کاری بەڵگەیی و کاری کۆلتوری شتی ئاوا بکەن ئەوانیش دایان کرد. کاگنشیروان دەبێت بەڕاستی لەباری ڕۆژنامەنووسیەوە لەباری ڕاگررتنی مێژووی ڕۆژنامەنووسی کوردی لە هەردووک پارچەی بە تایبەت باشوور و ڕۆژهەڵات بەڕاستی قوتابخانەیەکی بۆ بکەیتەوە بەڕاستی دەبێت وەکو قوتابخانەیەک سەیری بکەیت. ئەمن بە دڵنیایی دەڵێم و بە شاهیدی هەمووی ئەو مرۆڤانەی کە ئەو ڕۆکانە ناسراون لە باری ڕۆژنامەنووسی ئەهلیوە لە سلەیمانی لە ساڵانی 2000 بەولاوە تاکوونێ ئێستاش کاگنۆشیرەوان وەکو بابێکی چاک وەکو مامۆستایەکی چاک نەڵم باب باشترە وەکو مامۆستایەکی باش لەباری ڕۆژنامەگەری و لەباری ڕاگەیاندنەوە ئەوانە بە لیوەڕۆ و بە شەو و بە ئێوارە دەچوون بۆ لای ماڵی کاگنشوانی لە گردی عەلی ناجی ماڵەکەی هەمیشە و دایم ئاوەڵە بوو لەسەر چیمەنەکە دادەنیشتن بوو خۆم زۆر جار لەگەڵیان بووم و نەسیحەتی دەکردن کە ڕۆژنامەنووسی ئازاد بن ڕۆژنامەنووسی بوێر بن و ئەوەی کە ئەو ڕۆژنامەنووسە بوێرانەی لە ساڵانی 2000 بەڕاستی بوو بە توێژێک بوو بە چینێک بوون بە جەماعەتێک کە جێگا پەنجەیان دیار بووە تا ساڵات زۆر جار حسابی بۆ دەکردن بەڕاستیەوە دەعم و ئامۆژگارەکانی کاگنۆشیروانی بوو. من زۆر جار باسی ئەوم کردو کتومە ئەگەر ڕۆژێک لە من پرسن کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کێت وەکو ڕۆژنامەنووسێکی پرۆفیشناڵ و ڕۆژنامەنووسێکی بە وەچ و بە قابل و بە معنای واقعی کە بتوانی لە قەبی ڕۆژنامەنووسی پێ بدەیت دوای حەسەنەت هەیکەلی میسر و ئەوانە
چێت پێشێک دێ ئەمن بە یەک و دوی لێ ناکەم دەڵم یەکێک لە ڕۆژنامە نووسەکان حتا لە ناو گەلێکی گەورەی و گەلانی گەورەی وەکو ئێرانێدا کە پڕپڕە لە خەڵکی نوخبە و ڕۆژنامە نووس و ئەدیب ئەمن یەکسەر دەڵم کاک نوێشیان مستەفا من بەداخەوە خۆم نەمتوانیوە ڕێبازی ژیانی خۆم ینی بڵێن ڕێبازی سەرەکی ژیانە هەڵبژێرم مەگەر بەدەست خۆم وایە حەزمەکرد ببوومایە بە مامۆستای جامعە بەڵام بووم بە سیاسی ئێستاش ئەگەر بەدەست خۆم بێ ڕێنگە سەرنووسری ڕۆژنامەیەکم پێ باشتر بێت لەوەی کە سەرۆکاتی حیزب بکەم.